سڵاوتان لێبێت. نزیکەی 40 خوێنکاری زانکۆی ڕاپەڕین لە ڕەمەزاندا لێی خەوتون و نەچوونەتەوە بۆ زانکۆ. تەنانەت ئەو ڕۆژانەی تاقیکردنەوەشیان هەبووە هەر نەچوون. بۆیە زانکۆ بڕیاری داوە بە فەسڵکردنیان. ئەوان لە بەردەم دەرگای زانکۆی ڕاپەڕین گرت بوونەوە و داوا دەکەن پێداچوونەوە بە بڕیارەکەیاندا بکرێت و ڕەنجی 1 ساڵیان بە فیڕۆ نەچێت. سەرور عەبدوڕەحمان وەک نوێنەری ئەو خوێنکارانە قسەی بۆ 964 کرد و وتی: ئێمەش وەک زۆربەی خوێنکارانی زانکۆکانی تر لە ڕەمەزاندا نەچوینەوە بۆ دەوام، چونکە مانگی ڕەمەزان بووە، بەڵام بەو هۆیەوە ژمارەیە خوێنکار لە چەند دەرسێک فەسڵ کراون، بە تایبەتەوانەی بەشداری تاقیکردنەوەکانیان نەکردووە. لای خۆیەوە هەژار قادری یاریدەدەری سەرۆکی زانکۆی ڕاپەڕین بە 964 وت: ئەو خوێنکارانە نەک هەر ڕەمەزان غیاباتی پێشووتریشیان هەیە، ڕێژەی یاسایی غیاباتیان 15% تێپەڕاندووە، بۆیە فەسڵ کراون. بە وتەی هەژار قادر ئەو خوێنکارانە کە ژمارەیان نزیکەی 40 کەسە تەنانەت بەشداری تاقیکردنەوەکانیشیان نەکردووە، بۆیە سفریان بۆ دانراوە. لەبەرەوەش سیستەمەکە بۆڵۆ نییە، ناتوانن تاقیکردنەوە دووبارە بکەنەوە. بە هەوەسی خۆتان تەماتە بکڕن و بیخۆن، نرخەکەی تا بێت هەرزانتر دەبێت. هەر لەگەڵ هەڵگرتنی قەدەغا لەسەر هاوردەی تەماتە، بار هەڵگرە ئێرانیەکان بە باری تەماتەوە گەیشتنە عەلوەی کەلار. بەمەش نرخی هەر کیلۆیەک تەماتە 500 دیناری لێبووەوە. دوای زیاتر لە 2 مانگ ئەمڕۆ قەدەغەی هاوردە لەسەر تەماتە هەڵگیرە. بێگەر تاڵەبانی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو بە 964 وت: بڕیارەکە بۆ ئەوەیە نرخی تەماتە لە بازاڕەکانی هەرێم داببەزێت و هاوڵاتیان بەگران نەیکڕن. لای خۆیەوە کاروان ئەبوبەکر خاوەن نووسینگەل لە عەلوەی کەلار بە 964 وت: دوای هاتنی تەماتەی ئێرانی، ئەم تەماتەی دوێنێ کیلۆی بە 1250 دینار بووە، ئەمڕۆ بە 750 دینارە، لە سبەینەوە هەرزانتریش دەبێت. چیتر شارەوانی سلێمانی ڕێگە بەو جەمپانە نادات کە لە گەڕەک و شەقامەکان دادەنرێن و منداڵان یاری لەسەر دەکەن. شارەوانی سلێمانی 1 هەفتە مۆڵەتی بەو خاوەن یاریانە داوە کە کەلوپەلەکانیان هەڵبگرنەوە، بە پێچەوانەوە ئەگەر لای نەبن شۆفڵی شارەوانی تێکیان دەدات. جەمپەکان ئەو یاریانە دەگرێتەوە کە لە هەندێک گەڕەک و شەقام دادەنرێن و منداڵان هەڵبەز و دابەزی لەسەر دەکەن. شارەوانی سلێمانیش دەڵێت دانانی ئەم یاریانە لە گەڕەک و کۆڵانەکان مەترسی لەسەر منداڵان دروست دەکەن. ئەم جارە 1 سەرپێچی و فێڵکردن بۆ چوونە حەج ناخوات و هەرکەس بگیرێت بە سەرپێچیەوە 2 دەفتەر دۆلاری لێ وەردەگرن. وزارەتی حەج و عومرەی سعودیە بە فەرمی ڕایگەیان هەر کەسێک لە دوای 29/4/2025 لە سعودیە بمێنێتەوە بە سەرپێچی کارە ژمار دەکرێت و سزا دەدرێت. وتەبێژی حەج و عومرەی کوردستانیش دەڵێت ئاگادار بن ئەم ساڵ سعودیە ڕێکارەکانی توند کردووە. وەزارەتی حەج و عومرەی سعودیە ڕایگەیاندووە ئەوانەی ئێستا لە گەشتی عومرەن دەبێت بەر لە کۆتایی مانگ بگەڕێنەوە، بە پێچەوانەوە ڕوبەڕووی لێپێچینەوە دەبنەوە و هەر کەس و کۆمپانیا و دامەزراوەیە خۆی بهێڵێتەوە سزا دەدرێت. با بڕەپارەیە گەدەکاتە 100,000 ریاڵی سعودی کە دەکاتە زیاتر لە 26,000 دۆلار. شاد